آخر قولم هو حبيبك شهر زور سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە هەولێری پایتەختەوە و لە ڕێگەی بەرنامەی کۆوارەوە هونەر و کولتوری هەر چوار پارچەی کوردستان دەهێنینە ماڵەکانتان بۆ ئەم هەفتەیەش لە سلێمانیەوە بەرەو سوید و ئەڵمانیا دەڕۆین. هونەرمەندان لەم سەردەمی کۆرۆنایە بەردەوام دەبن لە کاری هونەری و تەنانەت گۆرانی بێژی نوێ دروست دەبن و کاری نوێژ بەرهەم دەهێنرێت. ئەم ئیشەم یەکەم ئیشمە من دەستم پێ کردووە کلیپەکەم بە ناوی تۆم خۆشەوێت. تێکستی ئەم ئیشەمی هاوڕێم نزار ناشادە و میکس و ماستەرێم ئیشەشم لەلایەن سیامەکی فەقێ زادەوە بۆکراوە و ئیشی هەڵسویر و مۆنتاژ و هەم دەرهێنەری ئەم ئیشەشم لەلایەن هاوڕێی ئەزیزم حەمەی شەمەوە بووە. سۆران عەلی یەکەم کلیپی خۆی بڵاو کردەوە کە لەسەر شاخی ئەزمەر لەلایەن حەمەی شەمەوە کاری وێنەگرتن و دەرهێنانی بۆ کراوە و گۆرانیەکە بە ناوی تۆم خۆشەوێیە و تێکستی نزار ناشادە و میکس و ماسترینگی سیامەک فەقێ زادە ئەنجامیداوە. هونەر هەموو وەختێک ضرورێتە، هەموو وەختێک یعنی هونەر ئەبێ هەبێت، هەموو وەختێک پێویستە لە وەختی شەڕ لە وەختی نەخۆشی هەموو وەختێک هونەر ئەبێت هەبێت و ئامانجی منیش ئیشەڵڵا ئەمەوێت خزمەتێ بکەم لە هونەری کوردی. هۆپە پولەی سەربەرێدەکانی باوەنور آخر گوڵم هۆ حەبیبەکەی شارە زۆر هۆپە پولەی سەربەرێدەکانی باوەنور آخر گوڵم هۆ حەبیبەکەی شارە زۆر هەم دڵە باڵندەیەکە شەوانە دێ نەکەی دووربی لە من دڵ بێتۆ ناسرەوێ بەم گەردوونە نادەم هەندە تۆم خۆشەوێ پەیمان بێت ئەما بم هەر بە تۆ بێهاستم عشقت لە دڵمایە تەنیا تۆی مەباستم عشقت لە دڵمایە تەنیا تۆی مەباستم. یەکێک لە هونەرمەندە شێوەکارە دیارەکانی شاری سلێمانی ڕێبوار سەعیدە. ئەو هەردەم هەوڵ دەدات کێشەکانی کورد لە هەموو ڕوویەکەوە لە کارە هونەریەکانیدا دەربکەوێت. بەم دواییانە و بەتایبەتی لە کاتی کەرەنتینە لە سەردەمی کۆرۆنا کۆمەڵێک پۆرترێتی نوێی دروست کردووە. لەم بڕگێدا ڕێبوار سەعید باس لە دواهەمین کارەکانی دەکات و باس لە وێنەکردنی بەسەرهات و کارە ساتەکانمان بۆ دەکات. لە ڕاستیە هەر پرۆژەیەکی هونەری هەڵگەری دنیابینینێکی تایبەتی خۆیەتی ئیتر چ پرۆژەکە پرۆژێکی تراژیدی بێت چ ژینگە دۆستی بێت هەر یەکێ لەو پرۆژانە من بە تایبەتیانی کاتێک کارم زۆر لەسەر پرۆژەی تراژیدی کردووە بە حکمی ژیانی پێشمەرگایەتی و ژیانی ئەوەی کە تۆ کوردیت محکومیت بەو ژیانە تراژیدیە هەمیشە بەشێک بووە لە هەستم کردو بەشێک بووە لە ناسنامەی من بەشێک بووە لە دنیابینینی من. بێگومان تۆ لەو سەفەری هونەری چەندی ساڵەیە کاتی دیراساکەی کاتێ ئەخوێنی کاتێ ئەزمموی هونەرمەندانی کە ئەبینی چ لە دەروی وڵات چ لە ناوەوە دنیابینینێکی کێتە پێش
شەوانە ئەویشەوە هەمیشە سۆراخ لەوەکە کە کارە هونەرەکانێ بگاتە قۆناغێکی کە بتوانانی ئیزافەی تەکنیکی بۆ بکەی بتانی ئیزافەی دنیابینینێکی تازەی بۆ بکەی کە لەگەڵ سەردەمەکە توانایی گونجاندنی هەبێت توانای وەڵامانەوەی ئەو پرسیارانەی هەبێ کە ڕەنگە بۆت بووەتە خەمێک و ئەتەوێ ئەو پرسیارگەلە ئاراستەی دەرەوەی خۆت بکەیت بۆ ئێ هەمیشە جگە لە بابەت کە بابەتەکە هەر بابەتێک بێت چه خۆشەویستی چه کارەسا چه ژینگە دۆستی چه هاوڕێتی ئەمانە خۆی بۆ خۆی بابەتێکە بەشێکی کەشی گۆڕانکاری هونەرمەند لە ناو پرۆسەکەیە کارێکی کەیە کە من پێم وایە لەو سەفەرە دوور و درێژەیە هونەرمەند دەگەڕێ بەشن تەکنیکی تازەیە بەڵام هەمی پێکەوە پاکیجێکە تۆ ئەگەر کارە کۆنەکانیش تەماشاکەی لەگەڵی لینکێک هەیە دابڕانێک نییە لە بینە من هەمیشە حەزم بەوە کردووە دابڕان نەبێت لە کارەکانمە بەڵکو گۆڕێنی مەتریال هەبێ گۆڕینی بابەت هەبێ گۆڕێنی دنیابینینمان هەبێ بەڵام دیسانەوانی هەمان سەفەرەکە بڵێن چەندی ساڵە من کاری تیاکە. کاتێکە تۆ ماڵنشین ئەکرێیت بەتایبەت بۆ هونەرمەندەیە دیسانەوانێت تۆ بەرپرسیارەتیەکە کە پرسیارگەلێکی لە ئەجوڵێت ئایا ئەم کارەساتە کە کارەساتێکی ئەتوانی بڵێ یونیڤەرساڵە هەموو شوێنێکی گرتووەتەوانێ تۆ بەرخودت چیە بێ لەگەڵەوە من تقریبان لەو ماوەیە نزیکی 6 پرۆژە 7 پرۆژەم لەسەر ئەم تێمایە کرد کە بەشێکی ڕوئیای ئێمە لە سەرەتاوانێ بۆ ئەم نەخۆشیە کە ئێشتا تەشەنەی نەسەندووە دوایی بەشێکی لەسەرەوەی کە چوارچێوەی ماڵەکان دەبنە قەرنتینەی هەمومان ئایا لەو چوارچێوەیە ئینسان مامەڵەکردنی لەگەڵ چوارچێوەیەکە کە هەمیشە ماڵنشین نەبووە چۆنە بێت دوایی بەشێکی خەونەکانی دوای کۆرۆنا ئێمە ئایا خەونی دوای ئەوە دیسانەوانێ ئەم ئەزمونە بۆمانە بێتەوەی ئینسان دۆستی تیامانە پایەدار بێ یاخود دەکرێت ئینسان شەڕەنگێزتر دیسانەوە بێتەوە ناو سروشت مامەڵە لەگەڵێکا بکاتەوە هەمیشە ئەو پرسیارانە لای من گرنگ بوو ئایا ئەزمونە تراژیدیەکان ئینسان دەگەڕێنێتەوانێ بۆ ڕۆحی ئینسانی یاخود ئینسان شەڕەنگێزترەکات یاخود ئینسان وابەستەی پرسیارێکە کات ئەو پرسیارەشەوەیە کە ئێمە لەو چرکە ساتانە چۆن نەتوانین مامەڵە لەگەڵاکاکەین ئایا مامەڵەکردنی ئێمە مامەڵەکردنێکی ئینسانیە ئایا سروشت چۆن مامەڵی ئێمە لەگەڵاکەینەوانێ کە دیسانەوانەیە سروشت قوربانیەکی گەوری دەستی ئینسانە لە هەموو شوێنەکە بەتایبەت لە کوردستان ینی کاتێکە ئێمە مامەڵە لەگەڵ جێگە و شوێنە ئەەکەین ئەخیر پرۆژەم کە لەم چەند ڕۆژە لە فەیسبوک ینی هەستەکەم ئێستا مادەم تۆ گەلەریەکان نییە فەیسبوک ئەو گەلەریەیە کە تۆ ئەتوانی لە ڕێگەی سۆشیال میدیاوانەیە کارە هونەریەکانت ئاڕاستەی هاوڕێکانێ بکەیت کە لە روێوانێت توانی کۆمونیکیشنێ ببەستی پردێکی پەیوەندی ببەستی لەو پرۆژەیەمە من کارم لەسەر پۆرترێتەکان کردو پۆرترێتەکانی سەردەمی کۆرۆنا کە ئینسان وەکو خود چۆن ئەتوانێ بێتەوە ناوخۆی چۆن ئێمە ئایا ئەم تەنگەژەیە ئایا ئەم کارەساتە وا لە ئینسانەکە کاتی هەبێ خۆی لەگەڵ خۆیان بتوانێ بژی ئایا ئێمە ئاشنا ئەبینەوە بە خودی خۆمان ئێمە هەمیشە ئاشناین بە دەروی خۆمان بە زۆر کەم کاتمان هەبووە لەگەڵ خودی خۆمانە بگەڕێنەوە ناو خۆمان. کۆمەڵێک نووسەر و لێکۆڵەر ئەزمونێکی نوێ تاقی دەکەنەوە ئەویش نووسینی کتێبێکە کتێبەکە بە ناوی سیاسەت و کۆمەلگا لە باشووری کوردستانە موسڵح ئێروانی یەکێکە لە نووسەرەکان و ئیدیتۆری کتێبەکەیە زیاتر باسی ناوەڕۆکی کتێبەکە دەکات و بەش بۆمان ڕوون دەکاتەوە کتێبێکی کۆمەڵناسیە و بەرهەمی نووسینی 8 نووسەر.
بۆ من بەڕاستی تەجروبەی یەکەم من بوو لەوەی کە لە کتێبێکی دەستە جەمعیدا نووسین دیارە لە تەرجەمەدا بە گروپ ئیشم کردو لەگەڵ برادرانی دیکەم لە زمانی زووتردا بەڵام یەکەم تەجروبەی پلاندانان بوو بۆ کتێبێک کە تا ڕادێکی زۆر ناوەڕۆکەکەی لە ڕووی فکر و بابەت و تەوەری ئەوەی کە پێویستە مناقەشە بکرێت لەو کتێبەدا تەواو مناقەشەکرایانی تەواو فکرەی کتێبێک گەی ئێمە 4 کەس بووین سەرەتا کە دانیشتین و بڕیاری نووسینی کتێبێکماندا کە هەرێکی لە ڕوانگەیەک لەو بابەت و ناوەڕۆکەی کە دێمە سەری کە پلانماندانە بۆ کتێبە تەجروبە پێم وایە تەجروبەیەکی زۆر سەرکەوتوو دەبیت لەو ڕۆوە کە بە تایبەتی بۆ خوێنەران کە چ خوێنەری ئەکادیمی بن چه خوێنەری نیمچە ئەکادیمی چ خوێنەری نائەکادیمی بن بیانەوێت ڕوانگەی 7 9 تا 10 تا ڕەنگە 20 بە پێی کتێبەکان دەگۆڕێت دیارە ئەوەی ئێمە لە 8 نووسەر تێدا بەشداریمان کرد دواتر بوو بە 8 خوێنەر دەتوانیتن لە یەک کاتدا ڕوانگە و بۆ چوونی 8 کەس بخوێنێتەوە لە دووتوێی کتێبێکدا کە لە حاڵەتی ئاساییدا یەک نووسەر دەینووسیت. پرسیاری ئەومان کرد کە ئەرێ لە چ کۆمەلگایەکدا دەژین ئەوە ناوەڕۆکی کتێبەکە بوو کە لە چ کۆمەلگایەکدا دەژین و چ ناوێکی هەیە و کۆمەلگایە و ئەو فاکتەرانەی کە تەسیریان کردوتە سەر کۆمەلگا کە بەو شێوەی ئێستا دەربچیت و لە ناوەڕۆکەکەیدا دێمە سەری کە هەرێکیان لە چڕێکەوە و چ تەوەرێکی کتێبەکەی وەرگرتووە مناقەشەی بکاتن ڕنگدانەوەی لەسەر هەبوو هەمووی کۆی کتێبەکە لەو مناقەشەیە بوو کە لە چ کۆمەلگایەکدا دەژین ئەو بۆ سەبەبی ئەوەی کە مەسەلەن یەکێک لە نووسەرەکان باسەکەی خۆی چاپتەرەکەی بەشەکەی خۆی تەرخام کە بەوەی کە چ کۆمەلگایەکمان هەیە بابەتی دیکەەوە بوو کە ئەمە لە کۆمەلگایەکمان هەیە لە حاڵەتی ئاساییدا کۆمەلگاکان لە کۆمەڵک سیستم پێک دێنە ناوخۆیاندا سیستمی سیاسی هەیە سیستمی ئابووریت هەیە سیستمی دینیت هەیە سیستمی پەروەردەییت هەیە چ جۆرە کۆمەلگایەک دروست بووە لە ڕووی شکل و فۆرمە و بە تایبەتی کە لەوەتەی ئەمە چونێتە ناو مۆدێرنە و هەنگاومان ناوە و لەگەڵ ئەوەی کە چونێتە ناو مۆدێرنا کە پێویستە هەیکل پێکهاتەی کۆمەلگا لە شێوەیەکی ئاسۆییتر بێت نەک سیستمێک هەیمەنە بکاتە سەر سیستەمەکانی دیکە بە تایبەتی لێرەدا باسی دەوری سیاست دەکەین لە ڕنگڕێژکردنی کۆمەلگادا مەسەلەن یەکی تریان کە مەسەلەن خۆم باسی ئەوم کردو لە کۆمەلگاکدا دەژین زۆر پارچە بووە مناقەشەکە لەسەرەوە بوو کە کۆمەلگا چۆن دەکرێت پێی بگوترێت کۆمەلگا کە پارچەیە باسی دیکەمان باسی مەسەلەن بەحسێکی دیکە لەسەرەوەیە کە پەیوەندی هەرێمی کوردستان بە بەغداوە کە لەوێدا ئەو نووسەرە ئارگومنتی ئەوە دەکات کە پێکهاتی عێراق پێکهاتێکی کۆلۆنیالیستیە و حکوومەتی مەرکەز هەمیشە بە چاویی کۆلۆنیالیستی تەعاملی لەگەڵ ئەوەی کە ناوی دەدەنەوەی پەراوێز ئەوەی کە ناوی دەدەڵی بەشەکانی ئەو وڵاتە ئەو چوارچێوە سیاسیە جغرافیە و کوردستانیش کیانێکی داژی کراوە تا ئێستاکەش چاپتەری کۆتاییمان لەسەرەوەی ژیان لە شارن لە گەڕەکە مۆدرنەکانی شاری هەولێردا چۆنە ئەو لایفستایلەی کە ئەو گەڕەکە نوێیانە لەگەڵ خۆیان هینیان ئەو گۆڕانکارینە کە بەسەر کۆمەلگای کوردیان داهینە ئەو لە ئاستی ماکرۆ ورددا کە مثلا چ جۆرە ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی دەکەن ڤەڵانتاین لەلایەن چییە بۆ نمونە ڕەنگە ئەو کۆڤید 19 درێژە بچێشیتەوەی کە ئەو دیبێتێک کە لە دنیادا هەیە درێژە دەچێشیت و لایف ستایلێکی تایبەت دروست دەکات بۆتە سەبەبی ئەوەی کە ئینسان بچێتەوە ناوخۆی و کاتێکی زیاتر بداتە بیرکردنەوە لە خۆی و لە ژیانی خۆی ناڵێم لە مردندا لە 3 ساڵە خەریکی ئەو کتێبین بەڵام ڕەنگە کۆڤید 19 بێتە سەبەبی ئەوەی کە کاتێکی زیاترمان هەبیت بۆ پێداچوونەوە کاتێکی زیاترمان دیارە نووسینەکان پێشتر نووسراون هیچی لەژێر تەسیری کۆڤید 19 دانیا بەڵام بۆتە سەبەبی ئەوەی کە ئەمە کاری زیاتر بکەین و جگە لەوەش من چەندین پرۆژەی دیکەی نووسینم بەدەستەوەیە
بەڕاستی ئەو خەلوەتەی کە ئێستامە لە ماڵ هەمانە بۆ دەسەبە بێ هێز پێدانێکی دیکە کە بتوانین پاڵێک بە و شتە پەنگ خواردوانە کە نەمانتوانیەوە پێشتر بیانگەی نەچاو ئێستا بیانگەینی نەچاو. کچە کوردێکی باکووری کوردستان لە زیندانەکانی تورکیا فێری ژەنینی ئامێری میوزیکی گیتار دەبێت و لەگەڵ ئازادبوونی دەست دەکات بە گۆرانی وتن لەسەر کێشەکانی ژنان. هێژانە ترک لە ماردین لەدایک بووە و ئێستا لە ئەڵمانیا دەژی. جگە لە گۆرانی وتن هێژا شانۆکاریشە، ئەو لە ڕێگەی تێکستی سادە و بابەتەکانی ژیان دەکاتە گۆرانی. Navê min Hêja ye, ez ji Mêrdînim Bakurê Kurdistanê. Min Îstenbul zanîngeha bazî edebiyata İngilîzî xwendiye. Nêta min hebû ez herim Amerîka masterê jî bikim li ser edebiyata Kurdî û reşkên Amerîkî min ê muqayese bikira. Bes beriya ku ez herim ez ji ber sedemên siyasî ketim hepsê û li hepsê min xwe fêrî gîtarê kir û min dest bi çêkirina besteyên xwe kir. û piştî ez derketim min dest bi zaten karê sînemayê kiribû min filmek kişand. و من دست بقیدا آلبوما خو کر و داویه جزال من هات برین و از آن حال برام از هاتم آلمانیا و من وی دريجي آلبوما خو درخست جسه سترانا بکته تو چی کارته هیم استرانم نداری کت من هاوینی کشان از ایتالیا بوم جبو بورس که از دورم تلفن خو مکشان دیسا در هنریاوی رودی گیوان یالچن کایا کر یعنی بدرفته گلی کیم هات کشانن بس بر کو چیروکا استرانی ها بو مخواست چیروکا که ترس تخم کلیپش بر کو دری لکت لاوک کات بس توایا کلیپ دا گچک دمشد شدرکی بحثا لاوک که و هری داوی اول دری دخه و استرانجی چیروکای باکیش اش برکو هستی جناد بیجو با بزمانی که هیسان بیجو گلک رخنج من راحتن بیجوش بوچ تباو قازی هیسان تشتی هیسان تا گوتی هلا بس بره هیسانتی بخلکی فهم بدن فهم کرن هستی مجی هلا يعني وقجن چار پنج مهبری آلبومه که جسه سترانم پکته درخست دوی آلبومه ده سه ستران هنه یک ناوی نه لسر جیانه که جیانا روزانه یا جنان سکنه جنی مالی هر تم مجبورن لمیره خو زاره خو بنرم و تعطیلا وانتونه 24 ساعت مجبورن بخبتن و حقی خباتا وانجتونه لیستکا قصرا بالندین خمگین از هیجا از لیستکوان نوسران بیجم و لیستکوانی که دن هیا آلان جوان او جیل برلینه دجی و در هنرم حسین اومایسز او جیل بلچیکای دجی ام به هفر لیستکه که آماده دکن لسر رومانا قصرا بالندین خمگین یا بختیار علی دوی لیستکه ده کاراکتری سرکه جنه و اجي وي كاركتري دليزم بس وكيكو باختيار علي اف كاركترا مثلا لكردستان هشتيه ونا كاركترا كاكتيفه لجي خرودني وهر تشتي اورغانيزا دكه كاركترا من جدليستكي ده هرتم اول دل بشت پرده يكيه بسياخو تفلي ليستكي دبه بشتي ليستك بردوام دكه دردكه وهولي كاميرا تبي باشاري بتركني تفكر تبي باشاري بتركني منصور اسري Go, aslikan. Kamerango, bedini imani sesarna beja wasondokum. Agar kami bashar bejarkine zeda beter kera. نووسەر دانا ڕەوف لە ماوەی ساڵێکدا 6 کتێبی نووسیوە و تا ئێستا 5 دانەیان چاپ کراوە. کتێبەکانی دەربارەی شانۆن،
دانا ڕەئوف خاوەنی 37 پەرتووکە و دەڵێت پەرتووکەکانم بۆ ئەو کەسانەیە کە لە بواری شانۆ کار دەکەن و هەموو ئەو کەسانەش کە دەیانەوێت زانیاریەکانیان ببنە پێش و ئاستی ڕۆشنبیریان بەرز بکەنەوە. دانا ڕەوف لەدایکبووی شاری سلێمانی بۆ ماوەی 26-28 ساڵە لە وڵاتی سوید لە ستۆکۆلم مەژیم و ئیمساڵ لە کۆتایی ساڵی پارەوە بڵێن لە کۆتایی مانگی 12 بۆ تا ئێستا 5 بەرهەمی تازم بڵاو بۆتەوە و بەرهەمێکی شەم لەژێر چاپایە و بەهۆی بارودۆخی کۆرۆنا و زروفی کوردستانەوە چاپەکەی هەنێ دواکەوتووە. ئەوەی کە لەم کتێبانەیە زۆر دڵخۆشم ئەکا بەڕاستی ئەم دوو کتێبە زۆر تایبەتە بۆ من. ئەم کتێبەیان سەبارەت بە ئانتوان شیخۆف کار و بەرهەمەکانی بە تایبەتی شانۆنامەکانی کە لێکۆڵێنەوەیکی زۆر چڕ و بەرفراوانە دەربارەی هەر چوار شانۆنامەکەی چیخۆف لەگەڵ ئەم کتێبەیان بێ ئەوەی هەستی پێ بکەین تاریک داهات ئەمەیان کۆمەڵێ سینەیەکی شانۆییە کە ڕاستەوخۆ خۆم نووسیومە. ئەم کتێبەشیان ئاگوست سترینبێرگ کە بیۆگرافیایەکی ئەدەبیە دەربارەی ژیان و بەرهەمەکانی نووسەری گەورەی سوید سترینبێرگ. گرنگی ئەم کتێبە بەڕاستی بۆ من لەوایە کە تەنها بیۆگرافیایەک نییە سەبارەت بە ژیانی سترینبێرگ بڵێم ساڵی ئەوەنگە لەدایک بووە و ساڵی ئەوەنگە مردووە و فلان کتێبی نووسیوە و تەواو نەخێر ئەمە ئەتوانم بڵێم شێوەی ڕۆمانێکی هەیە لە شێوەی ڕۆمانێکان نووسراوە دەربارەی ژیان و بەرهەمەکان و هەروەها ئەو سەردەمەی کە سترینبێرگ لە ئەوروپا و لە سوید تیاژیاوە. شانۆی توندوتیش لە نێوان تێور و پراکتیکدا. ئەمە شێشێکە لەو کتێبانەی کە ئیمساڵ لە مانگی 3 لە دەستگای سەردەم چاپ بووە. باسێکە لێکۆڵێنەوەیەکی ئەکادمی زانیاری قوڵ و بەرفراوانە لەسەر کار و ئیش و بەرهەمەکانی شانۆکاری گەورەی فەڕەنسی ئانتۆنان ئارتۆ. گرنگی ئەم کتێبە بۆ من و بۆ شانۆکارانیش لەوە سەرچاوە وەرەگریە کە ئارتۆ کە خاوەنی بیرۆکەی شانۆی توندوتیژە کە فۆرمێکی جیاوازە کە بە شێوەیەکی ئەڤانگارد کار ئەکا خۆی لەو سەردەمی خۆیان لە پێش جەنگی ژیانی دووهەمەکە لە پاریس ژیاوە بە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە تێپەڕیوە و بۆ ماوەی چەندین ساڵ لە نەخۆشخانە دەرونیەکانی یان بڵێن لە شێتخانەکانی ئەوسای فەڕەنسایە تونکرا و ڕێگەیان نەیاوە بە هیچ شوێ بچێتە دەرەوە. ئەم کتێبە ئەو کتێبێکی نووسیەوە بە ناوی شانۆ هەمبەرەکەی کە ئەو کتێبە گرنگی ئەو کتێبە لەوایە کە بووە سەرچاوەیەکی زۆر گرنگی هەموو شانۆکارانی دنیا لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە. وەک ئەوەی ژیان لەوێ بێت ئەم دەقا سینەیەکە کە خۆم نووسیومە و ئەتوانم بڵێم زۆرم خۆشەوێ لەو ڕۆوەی کە من لەو بەر ئەزمونم لە بواری نووسینی دەقی شانۆیە نەبووە بێ ئەوەی هەستی پێ بکەین تاریک داهات یەکەم
ئەزمموی منە لە بواری نووسینی دەقی شانۆیە و ئەمەشیان وەک ئەوەی ژیان لەوێ بێت کە لە سێ بەش پێکاتوە بەشی یەکەم لە کازیوەدا تاریک داهات بەشی دووهەم لە خۆر ئاوابوونا لەوێ بووم و بەشی سێهەم وەک ئەوەی ژیان لەوێ بێت. ئەم کتێبانی من لەوانەیە هەوڵێک بێ بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە گەورەی کە لە بواری ئەدەبیات و لە بواری بڵاوکردنەوەی کتێبی شانۆیە هەیە لە کتێبخانەی کوردیا و لە بە زمانی کوردی. من لەگەڵ ئەوەشە هەوڵم ماوە تەنها هەرچەند کتێبەکان کتێبی شانۆین بەڵام لەگەڵەوەشە هەوڵم ماوە کتێبەکان تەنها بۆ شانۆکار و هونەرمەندی شانۆیی سوودمەند نەبێ هەموو کەسێک هەموو ئەو کەسانی کە لە بواری ڕۆشنبیری و لە بواری فەرهەنگا کە ئەیانەیە بخوێنەوە سوودی لێوەربگرن. کتێبی بواری شانۆیی زۆر زەڕوریە و پێویستەکە ئێمە زیاتر گرنگی پێبین و زیاتر هەوڵ بین لەگەڵ دەستگاکانە بڵایی بکەینەوە و پەیمانگای هونەرە جوانەکان بەڕاستی ئەرکێکی زۆریان لەسرە بە تایبەتی مامۆستاکانیان کە هانی قوتابیەکانیان بن کتێبی ئەدەبیاتی شانۆیی بکردن و کتێبی ئەدەبیاتی شانۆیی بخوێنەوە. شکسپیر دەڵێت ژیان شانۆگەریەکی گەورەیە. ئێمەش بەژن و پیاوەوە تەنها ئەکتەرین و ڕۆڵ دەبینین لە شانۆگەریەکەدا بۆ هیوای ڕۆڵی سەرەکی وەرگرن لە شانۆگەری ژیاندا تا هەفتەی داهات و هەر بمێنن بە خێر و خۆش.